بە بۆنەی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیەوە ئێمە وەکو یەکێتی ئافرەتان پرۆژەی پەناوەرمان ڕاگەیاند کە ئەم پرۆژەیە تقریباً 7-8 مانگە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆی شتێکی باش پێشکەش بکەین و ئەم فکرەی ئەم پرۆژەیە لە پەیمانگەی ئامێزی خێزان ئێمە ڕۆژانە کەیس وەرەگرین و ڕێنمایی یاسایی بە زۆرێک لە ئافرەتانە دێن و هەندێک لە ئافرەتان نەمانتوانی وەکو پێویست لەگەڵیان بین لە کاتێکە کە کێشەکان ئەچێتە دادگا. ئێمە وەکو ڕاوێژی یاسایی لێرە ڕاوێژیان پێدێن، بەڵام بۆ ئەوەی کە حەقی خۆی وەربگرێت لە دادگاکان پێویستی بە پارێزەر ئەبێت. بۆیە فکری ئەم پرۆژەیە هات و ئێمە بە سوپاسەوە گروپێک پارێزەری خۆبەخش لەگەڵمانە لەم پرۆژەیە کار ئەکات کە کەیسەکان لە ڕێگەی و پارێزەرانەوە لە دادگاکان ئەبینرێت. وەکو ئاماژەمان پێکرد ئەم پرۆژەیە پارێزەرەکان لە پەیمانگەی ئامێزی خێزان کەیسەکان وەرەگرن و هەماهەنگێکی تەواومان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی تونند و تیژی بە تایبەتی لە 6 مانگ یەکەم وەکو تێستێک لە ناو سنووری پارێزگای هەولێر، ناو سەنتەری پارێزگای هەولێر لەگەڵ ئیداری سەربەخۆی سۆران لەو دوو شوێنە وەکو نموزەج ئیشمان لەسەر کردو لە ماوەی ئەم 6 مانگەیە بۆ ئەوەی ئەگەر سەرکەوتوو بوو لە داهاتوە لە شوێنەکانی ترش ئیشی لەسەر بکەین و لە ئەمڕۆ پارێزەرەکانی ئێمە دەست بە ئیشەکانەکەن، چ لە ڕێگەی پەیمانگەی ئامێزی خێزانەوە کەیسەکان ڕەوانەی ئەوان بکرێت، چ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتەکانی تونند و تیژی ئەو کەیسانەی کە توانایدا ئەو ئافرەتانی کە توانای داراییان نییە کە پارێزەر بۆ خۆیان بگرن و پێویستیان بە پارێزەرە هەرچەندێک تۆ شارەزایت هەبێت پێویستت بە پارێزەرە بۆ ئەوەی حەقەکەت نەفەوتێت لە دادگاکان. لە بەڕێوەبەرایەتی تونند و تیژی وەکو کەیسەکان کە بەشێکیان لە ئێوە وەرئەگیرێت لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی هێڵی گەرمی 119 و وەکو پەیمانگە ئامێزی خێزان ئێمە دوو ژمارەی تەلەفۆنمان بەردەستەوە لە بەڵێ ژمارەی پەیمانگە ئامێزی خێزان لە ڕێگەی ئێوە کەیسەکان وەرەگرین و ڕۆژانەش لە پەیمانگاکەی خۆمان کەیس سەردانمانەکات. ئەتوانم بڵێم لە ساڵی 2024 105 ئێمە کەیسمان هەبوو، کەیسمان وەرگرت و ئیشمان لەسەر کردو بۆ چارەسەری و لە ماوەی 2025 کەوە 11 مانگی تێپەڕیوە ئێمە 78 کەیسمان هەیە، یعنی ئێمە کەیس لێرە ئەبینین.